خۆشبەختانە ئەم ئاڵایی کە بەسەر سەرمانەوە دەشەکێتەوە. ئەمە دیمەنی ساڵانی ڕابردووی یادی ڕۆژی ئاڵای کوردستانە لە پەرلەمانی کوردستان. بەڵام ئەمساڵ پەرلەمان هیچ جۆرە ڕێوڕسمێک بۆ یادی ئاڵا ڕێک ناخات بەهۆی بڕیاری دادگای فیدرالیەوە. هەفتەی کانونی یەکەمی هەموو ساڵێک ڕۆژی ئاڵای کوردستانە. لەو ڕۆژەدا هاوڵاتیان ئاهەنگ دەگێڕن و ڕێوڕسمی جیاواز ساز دەکەن. بەڵام ئەمساڵ بە کۆمەڵێک هۆکاری جیاواز بەشێک لەو چالاکیانە بەڕێوە ناچن. جگە لە پەرلەمانی کوردستان ئەمساڵ لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین ڕێوڕسم لە قوتابخانە و خوێندنگاکان بۆ هەمان مەبەست ساز ناکرێت. ئەوەش بەهۆی بایکۆتی خوێندن لەلایەن مامۆستایانەوە. ئاڵای کوردستان بە سمبولی نەتەوەی کورد دادەنرێت. ئەم ئاڵایە لە تەواوی ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێم دادەنرێت و لە دام و دەستگا حکوومیەکان و ئۆرگانە فەرمیەکان شەکاوەیە. وەک ئاڵای تەواوی کوردستان دەبیندرێت. ئاڵای کوردستان نزیکەی 8 دەیە لەمەوبەر و بۆ یەکەم جار لە ڕۆژهەڵاتی کوردستان هەڵکرا. پاش ڕاگەیاندنی کۆماری کوردستان لە سەردەستی قازی محەممەد، ئاڵای کوردستان بە فەرمی لە سەردام و دەستگاکانی کۆمار دانرا. هەرچەندە بەشێک لە مێژگونووسان باس لەوە دەکەن ئەو ئاڵایە کە لە کۆماری مەهاباد هەڵکراوە هەمان ئەم ئاڵایەی ئێستای کوردستان نییە. ئاڵای کوردستان لە سێ ڕەنگی سوور و سپی و سەوز پێک هاتووە لەگەڵ خۆرێکی زێڕین لە ناوەڕاستیاندا کە 21 تیشکە مانای ڕێکەوتی 21 سێ دەگەیەنێت کە سەرەتای ساڵی کوردیە. 24 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژی 11 تشرینی یەکەمی 1999 پەرلەمانی کوردستان لە دانیشتنێکدا بە سەرۆکایەتی جەوهەر نامیق سالم سەرۆکی کۆچکردووی پەرلەمانی کوردستان یاسای ئاڵای کوردستانی پەسەند کرد. 5 ساڵ دواتر و لە ڕۆژی 19 حوزەیرانی 2004 پەرلەمانی کوردستان هەفتەی کانونی یەکەمی هەموو ساڵێکی بە ڕۆژی ئاڵای کوردستان دیاری کرد. بە گوێرەی بڕیارەکە دەبێت لەو ڕۆژەدا سەرجەم ئاڵاکانی سەردام و دەستگاکانی هەرێمی کوردستان بگۆڕدرێن و نوێ بکرێنەوە.